ماوەی چەند ڕۆژێکە بابەتی هاوسەرگیریە نوێیەکەی عەبدوڵلەتیف ئەحمەد مامۆستای ئاینی لەسەر ڕەوتی سەلەفی بۆتە جێی باسی هاوڵاتیان و دەستگاکانی ڕاگەیاندن بۆ یەکەمین هەینی لە مزگەوتی بەهەشتی شاری سلێمانی کە بە بنکەی سەرەکی سەلەفیەکان دادەنرێت بەبێ ئامادەبوونی عەبدوڵلەتیف سەلەفی و لە ڕێوشوێنێکی ئەمنی توندا نوێژی هەینی بەڕێوەچوو. بەشێک لەو هاوڵاتیانی کە بۆ نوێژی هەینی ڕوویان لە مزگەوتەکە کردبوو باسییان لەوە کرد کە نازانن بۆ هاوشێوەی هەینیەکانی ڕابردوو. عەبدوڵلەتیف ئەحمەد وتاری هەینی پێشکەش نەکردووە. ئەو بوختانانەیش کە بۆ دکتۆری بەڕێزکراوە ئینشاءڵڵا ڕوونترە بێتەوە. کاریشی بۆ دکتۆر خۆی وتارەکەی پێشکەش. وەڵڵاهی ئەوەیان خۆی ئەزانێ نازانم ئەوەیە خۆی ئەزانێت شخصی خۆی ئەزانێت. باسکردنی هاوسەرگیریە نوێیەکەی عەبدوڵلەتیف سەلەفی لە تۆڕە کۆمەڵایەتی و ڕاگەیاندنەکانەوە گەیشتە وتاری هەینی مزگەوتی باشتیش. فواد کەریم کە لەبری عەبدوڵلەتیف سەلەفی وتاری هەینی دەخوێندەوە بەشێکی وتارەکەی تایبەت کرد بەو پرسە. چوارشەمەی ڕابردووش دەستەیەک لە مامۆستایانی ئاینی سەلەفی ڕوونکردنەوەیکیان بڵاو کردەوە و ڕایانگەیاند هیچ کەس ڕابەری سەلەفی نییە لە کوردستان و جیانیشدا. ئاماژەیان بەهۆشدا بوو کە ئەو کەسەی هەوڵی چاواشەکاری دەدات و گەنجان و دڵسۆزانی ئیسلام بەلا ڕێدا دەبات لەسەر ڕێبازی سەلەفی نییە. والله هكذا خاول عقل دروين به دزانت كما بس ما مصايب رزني دزانت كما بس مزقوتي بهشني بلكم بس أودع وبان جوازية كما مصايب رزني غلطت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بڕیاریدا عەبدوڵلەتیف سەلەفی لە پۆستی یاریدەدەری ڕاگری پەیمانگای زانستی ئیسلامی و وتنەوەی وانە لە پەیمانگاکەدا دوور بخاتەوە تا ئەنجامی ئەو لیژنەیە دەردەچێت کە لە وەزارەتەوە بۆ ئەو مەبەستە پێکهێنراوە. باوەی ئامادەنەبوونی عەبدوڵلەتیف ئەحمەد و تارخوێن و پێشنوێژی مزگەوتی باشت سەلەفیەکانی شاری سلێمانی ئەمڕۆ هەینیەکی جیاوازیان بەڕێ کرد. بەڵام ئاخۆ هەینیەکانی دیکەش هاوشێوەی ئەم هەینیە جیاواز دەبێت یاخود عەبدوڵلەتیف ئەحمەد دەگەڕێتەوە سەر کارەکەی خۆی. بژاردە بە غێنارتی سلێمانی.